شارێ بابان پایتەختی ڕەوشەمبیریە هەموودەم باش هێژان ئەم لە سلێمانیێنە ئەڤروکە دگەل نامزەتەکێ داغبن ژن و هەڵبژارتن ژوێ دپرسە کاکێماسی چنە درێژەیە بەشداربوونا ژناندا دووەرگرتنا پوستان و دخاندنا بلندا ئەگەر کێماسی هەبن سوچێ یاسا و ڕێنمایایە یانژی سوچێ جواک و پەروەردێ و کەلتور و فەرهەنگێ divê bajarî da vî bajarê mezin ku mezintirîn zankuîl heye bandûra hicre û mizgeftan dikevin da li ser vî bajarî hebûye di niha da divê çi bêkirin ji bo ku ew kêmasî nemîne di bejdariya jinan da eger hebe û hebe sûçek heye em ê li gel namzetê biaxivin jin û helbijartin li Silêmaniyê li hemberî heweye hûn jî bimerabin evrûkê li ser pirseke giring diaxivin kêmasiya derdixin holê û bersiva distînin تەلار عەلی ئەمین لە ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1995 بۆ 2001 مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بووە. لە ساڵی 2002ەوە بۆ بە مامۆستای بەشی جیۆگرافیای کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی. لێپرسراوی سنتەری جێندەری زانکۆی سلێمانیە. لە ساڵی 2011 وانەبێژ بووە لە زانکۆی گەرمیان. لە چەندین کاری خۆبەخشیدا بەشدار بووە وەک دامەزراندنی سنتەری خەڵوەتگەی پیری لە شاری سلێمانی لەگەڵ چەند خوێندکارێکدا لە ساڵی 1996 یارمەتیدانی منداڵانی خانەی ئۆلف پاڵمی بەشداریکردن لە کۆنفرانسی دیاربەکر بۆ پرسی ژنان و پشتگیری لە ژنانی کۆبانێ. ئەمانها li deriyê wê namzeta jin didin ew derîvekiyan bi hevra derbasî mala wê dibin wekû hemû carê em ji wê bipirsin plan û bernameyên wê çi ne sohbet mihebetê bikin. Silav xatûn başî ew ketet baş. Belê hêjan anha jiye em lê ser taşta sibêne telarxan û xişka wê jî her du li vê derê ne taşteke rengîn bû mamade kiriye taştê dixwin dixwazin telarxan nas bikein telarxan kê ye bû xwe kandîd kirduwe. من ناوم تەلار عەلی ئەمین مامۆستام لە زانکۆی سلێمانی بێگومان تۆ بە درێژایی تەمەن کۆمەڵە کار و چالاکیەکەی خاصەتەن کە خوێن تاوەکەی کە ئەگەیتە ئاسێکی خوێندن بڕوانامە ڕۆشنبیری بیر لەواکەیتەوە ئەم کارانێکی ئەیکەی لەکوێ بەهادارترە لەکوێ زیاتر جێ خۆی ئەگرێ بێگومان پەرلەمان ئەو شوێنەیە کە بەهاترین شوێنە کە هەرێکێک لە ئێمە باوەڕ بکە شانازی بۆ ئەکا کە تەنها کاندیدە اینجا ئەگەر دەربچی بێگومان ئەمە شانازیەکی ترە. زۆر باشە دەستێن وەنە ئێشنا و تا شتێکی ئامادەکریە ئەو نانی بەیانی باخۆم خۆت دەستەکانت خۆش بێ خانمێژی من ji xişka te zanî ku tu nezewcî yanî hêşta ezebî çi meselewe bû çima nezewcî heta niha نازانم لەوانەیە شتێکی دیاریکراو نەبێ بەس یەک شتە کە تۆ زوو خوێنن تاواکەی زوو شەهادەتە بێ زوو کەسێتی دروستە بێ ئیتر ئەو کاتە بە ئاسانی ئەوی بەرامبەرەکە نادۆزیتەوە لەوانەیە بۆ من وابێ بۆ کەسێکی تر نا بەس تۆ بتەوێ هەبی لەکای کۆمەڵایەتیە هەبی بوونە هەبێ لەکای سیاسیە دەنگە بەرز بێ و پیاوی ئێمە بە شێوەیەکی گشتی پیا سالارن پیاوی کۆمەڵگەی ئێمە کەسی زۆر باشمان هەیە پیاوی زۆر بەڕێزمان هەیە کە ئێمەیان پێگەیانە وەک مامۆستا وەک برا وەک باوک بەڵام وەک مێرد زۆربەی کات حەزەکەن ژنتر بن ئەو ڕۆڵە ببینێ کە تۆ بچووکیت و لاوازیت و هەمیشە لە قۆناغەکانی مێژووە پیاوەتی پیاو لەسەر و بیناکراوە کە ژنەکە بێ گۆڕایڵتر و لاوازتر و بێدەنگتر بێ ئێستا کە من خان بەتەنەیە لەبەر ئەو مەسەلان یەکێکە لە هۆکارەکان بێگومان زۆر باشە ئەم تاشتی دخۆن ڕەنگی نایدیێز دخوازم بخۆم بەس حەز دەکەم لە کوێستان خانوەکە خیشکاتەژی پرسیار بکەن حەزەکەم بزانم جیاوازی تەلارخان لەگەڵ ژنەکانی تری لە ناو عایلەی ئێوە بە گشتی ئەو ژنانێک تو بینیت لە دەوروبەری خۆت چییە؟ طبعا من وەکو خوشکی خۆم باسی یەکەم خوشکی گەورەمە لە دڵسۆزی و لە بە ئەمەکی و لە کۆڵنەدان ئەوەی کە من ئەیبینم لە نازانم ئەوەی کە من بینیومە لەمە لە هیچ کەسێکی ترا تا ئێستا نمبینیوە وەکوچی
طبعا لما مناو بن كباوكم نماوة أم بوبا باوكي مالا كمان هرچی من پێویست بووە بەبێ بگوێنیاوەتە ژیانی خۆی خەریکی ئێمە بووە ئێمەی پەروەردە کردووە مەکتەبی پێتەواو کردوین ترجیعی کردوین کە بخوێنین هۆکاری سەرەکی خوێننی من کە من ئێستا پلەی دکتۆرام هەیە خوشکەکەم بووە کە لە هەموو قۆناغەکانە دەستی گرتووم لە هەر کاتێکا من پێویستم بووە ئەو پشتی من بووە هەر کاتێکە هەستم کردو بێهێز بووم بەڵام هەستم کردو شاخێک لە پشت منەوەیە کە ئەویش خوشکەکەمە و بێچکە لەوەش نەکەر بۆ من یان من جاری وایە وتومە من خوشکی ئەوم بۆیە ئەوە ئەکابووم بەڵام من تەماشام کردو لەگەڵ خوێندکارەکانی شاوا بووە چەند هاجار لەگەڵ خوێندکارەکانێک کە پێویستیان بە هاوکاری مادی بۆ هاوکاری معنەوی بووە لەگەڵە نەچۆ بۆ لای دکتۆر لەگەڵە نەچۆ بۆ کاتی عملیات و لەگەڵ ئەوشە لە با بڵێن حیاتی ئەکادیمی خۆیان خوێنەرێکی زۆر باشە کە ئەو کە بە دەگمەن کەمە و یەکێک بۆ لەو کچانێکی یەکەم کچ بووە توانیوێتی لەسەر دۆزی کورد بنووسێ لە کوردستانی باکوور و یەکێکیش بۆ لەو کەسانی یەکەم کەس بووە کە تێزی دکتۆراکەی بە تێزی ماستەرەکەی با بڵێن نامەی ماستەرەکەی بە کوردی نووسیوە کە پێشتر هەر بە عەرەبی نووسراوە. تەلارخان چما لەسەر لیستا گۆران خۆکان دیتگیریە بیر و باوەرێن تە یەن سیاسی حەزبی چ ساڵ تاکر کە تۆ لەسەر لیستا گۆران خۆکان دیت بکە ئەزانی ئەگەر من تۆ پرسیارەکە و بەدیویکی ترە هەر لە خودی من بکردا من ناسنامەکەی من بە گەوری نووسراوە کەسێتیکی ئازاد بەڵام فرە ناونیشانە یەکێک لە ناونیشانەکانی من هەموو شتەکان بە شەو نخۆنی خۆم پێیگەیشتوم یەکێکتر لە ناونیشانەکانی من بە بەردەوامی لەگەڵ تەلارە کوردبوون هەیە یەکێکتر لە ناونیشانەکانی من لەگەڵ تەلارە مافی هاوڵاتیان هەیە لەگەڵ ئەو هێزە ئەتوانم داکۆکی لە کوردبوون بکەم ئەشتوانم داکۆکی لە چاکسازی بکەم چکە باوەڕم وایە تاک بە تاکی خەڵکی کوردستان طبعا هاوزمانەکانی خۆم بەڕاستی بەلام زۆر گرنگن هەموو مرۆڤەکانم خۆشەوێن هەموو مرۆڤەکان کورد لە هەر کوێ بن لە هەر کوێ ئەم دنیا بن لە هەر پارچەیەکا بن ئەبێ باشتر و باشتر و باشتر بژین ئەبێ چاکسازی بکرێ ئەبێ هاوڵاتیەکان هەمووی پلەیەک بن من لەو لیستە ئەوم بینیەوە کە ئێمە کار بۆ ئەو بکەین هەمومان هاوڵاتی پلەیەک بین بۆیە من ئەمێ کاری جدی لەگەڵ ئەو لیستە بکەم تو دەبێژێ هەموو هاوڵاتی پلەیەک بن بابەتێمەژی لە سەروەیە و هاوبەشیە ژن و مێرە دووەرگرتنە پۆستاندا دوخێندنە باڵادا لە زانکۆیان لە هەرێما کوردستانە هێژ پرسگرێکێکە هەیە نەکوتنە و گەلک ژی مەزنە یعنی گاواک و تەلار بچێتە پەرلەمان ئەو هەڤڕکێندنی بەرە پارتیاندا ئەو ناکۆکێندنی بەرە پارتیاندا دێ لە سەرتە زاڵ بن یانژی ئەوەی ئان هاتوو دەبێژێ من لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانەکەم هەتا ئەتوان بەشداری هەڵبژاردنەکان بن داوایەکی جدیترم هەیە هەتا ئەتوان دەنگ بەژنەکان بن ئەو پەرتەوازی کە لە کۆمەڵگای کوردیا هەیە هەتا ئێستا پیاوەکان درستیان کردو ئەمێ ئازانە بڵم لەوانەیە ئێستا پیاوێک لەمە عاجز بێت دەنگم نایەتێ چکە هەر کاندیدە ئێستا پێویستی بە دەنگێک زیاترە بەڵام ئەبێ کاتێ تۆ کۆمەڵگایەکی مەدەنیت ئەبێ شارستانیت ئەبێ ژن و پیا و هاوشانی یەک ڕۆڵێتی ئەبینن لەسەر تاشتەیە من خواست توێژی بێژم ئەو زەیتونە ناوە گەڵک خۆشن یەن کو دەرێنە هەر لێرە لە ناوچەکانی کوردستانی خۆمان خۆشیەکەن زۆر باشە بەڕاستیژی زەیتونێەوە گەلک بتامن ji ber wê ez her hema dixwim em li ser taştê sohbeta xwe derê bi dawî bînin em biçinin nav kar û xebat û jiyana te ya rojan e em zêdetir telarxan nas bikin bizanin plan û nexşerê û projeyê wê çi ye ji bo dihatî zêdetir em li ser hûrguliya biaxivin dibe em ê hev bibînin هجان آنها ام لیودره نجبو کو دیگل خوندکاره کی باغون او خوندکاره زانکویه لی ندبو ام لیودره بان دوی ام دناو زانکویا سلیمانیه دبان معونی قاش کربا نبتنی بویرا بهن خوندکارن دنین کچرا ام بربستان بزنن آستانگیان بزنین دکیون پیشیا خوندکارین کج دادن او زانکویه دا لی جبر کو رین ماین کمیسیونا بلنده هل بجارتن و راپرسینه ددما پروپاکنده دا ددما هل بجارتن دا نابه
چ تەلەڤزیۆنێک چ مەدیایەک دەرباسی ناوە زانکۆیان ببە ئەو ژە پروپاکەندە حسابێ ji ber wê me biryar girt em ji derveyê zankoyê wî karê xwe berdewam bikin. Xatîn Suzan li vê derê ye. Xato deman hê bizanîn wekû programî jin û helbijartin. Ew berbistaneyê dikewêne hember xwendekarekî kiç li zankû da. چین تو چ جیاوازیەک دەبینی لە ڕووی و بربەستانەوە ئێمە بربەستی زۆرمان هەیە لە کوردستان یەکەم شتکە ئێمە کچانمان حەزیان لە بەشێکە لەبەر ئەوەی کە حەزیان لە بەشێکە زۆر جار شوێنەکەش دوور ئەبێت و لەبەرەوەی کە بتوانن لای خێزانەکانیان بمێنەوانێ بۆیە ناتوانن بستە ئەو بەشە بە حەزی خۆیان بخوێنن یان بربەستێکمانێ کە هاوشانی پیاوان ئەمە بڵین ڕێگریەکە کە وەکو پیاوان ناتوانن ئیش بکەن یان کار بکەن توانیان هەیە بەڵام ئەم بەربەستێکە کە خێزانەکانیان لە بەردەمیان دایانناوە لە ڕووی بەش ناوخۆیەکان و داخلەکانەوانە تەبەن کچان کێشیان زۆرە لە ڕێەوەی وەکو کوڕان ئازادێکی وتویان پێ نادرێت با بڵین لەناو داخلەکانە بۆ کچان سعات یەکی پاژنیۆڕۆ دەرگاکانە کرێتەوانێ بۆ چوونە دەرەوەیان و پڕکردنەوەی پێداویستەکانیان تا 5 ئێوارە بەس بۆ ئازادیە پێ نابێت تقریبا طبعا هینە حکوومەتە ئێمە لە وڵاتی خۆمانە کە پێویستان بەوەیە کە یاسایەکە بێ کچ و کوڕۆک و یەک سیر بکرێ ئەم کێشانە زۆر ئەبینرێ کە کچان جیاوازن لەگەڵ کوڕانە لەبەر چی ئەم جیاوازیە بەڕێیت ئەمە تەطبیق کراوە یعنی هەرچووکە خۆمان لە باو باپیرانەوە بەم شێوەیە هاتووی سوزان خانێژی بەحسێ جوداهیە کرد مەسەلەن دناوبەرە پۆستەدا بڕیارێدا هەر دناوبەرە قوتابیان بخودا و ڕێگەزێنێر و مێرن ئەو دەبێژیتن ئەو جیاوازیەش بۆ ڕێنما و یاسایان بەدگەرە ئەگەر سەڕاستکردن ڕێنما و یاسایاندا هەبێ کە خود بڕیارە لە پەرلەمان ئەگەر بچیە پەرلەمان کار لەسەر ئەو ڕێنما و یاسایانە بکەیت لە سیستەمی خوێندندا لە خوێندنی باڵادا لە کوردستان زۆر زانکۆ هەن لە سلێمانی زانکۆی هەرە گەورە هەیە کە زانکۆی سلێمانیە بەڵام تا ئێستا سەرۆکێکی ژنی زانکۆمان نییە اینجا ئەو کێماسیە هەر دەگەڕێتەوە بۆ ڕێنما و یاساکان یانیش خودی ژن بە خۆی تەسیری هەبووە لەو سیستەمەدا ئەزانیم ناتوان بڵم ئەگەڕێتەوە بۆ یاساکان چکە لەوە یاسامان نییە بڵێ نابێژنێک سەرۆکی زانکۆ بێ بەڵام بە دیوەکەی ترا پێچەوانەکەی زۆر ڕاست دەرەچێ مەسەلەن تۆ یاسایەکت نییە هانی ژن بە بڵێ ئێمە لەوەنە زانکۆ ئەبێ ئەوەنە سەرۆکی ژنمان هەبێ بۆ سەرۆکمان نەبێ یاخود ئێمە ئەم ساڵ بۆ ماوەی 4 ساڵە بۆ ماوەی 8 ساڵە بۆ چەنە سەرۆکێکی زانکۆی پیاومان هەیە دوایەوە ئەبێ ژنێک سەرۆکایەتی وەرگێ دوای ئەوە جارێکە پیاوێک سەرۆکایەتی وەرگێ یعنی تۆ ئەتوانی بە یاسا و ڕێنمایی بەشداری ژن کاراتر بکەیت بوونی ئەو بوونەی کە هەیەی چوارچێوەی خۆی وەرگێ ئێمە کێ سبب مەسەلەن لە یاسا و ڕێنماکان تەمام نەگوترەوە ڕێگری بکەن بەڵام نەگوترەوە پاڵ پشتی بکەن یان دەبێ ببیتە بڕیارێک ببیتە یاسایەک سبب کێ ئەبێ پەرلەمان ئەبێ لێەوە یاسا دەرچێت کە ئەم شتانە هەمووی ڕێخە چکەگەر ئێمە هەر چاوەڕێ بکەین خودی کۆمەلگا ململانەکان بەجێ بێڵین بۆ کۆمەلگا یا بۆ تاکێک ململانێکی زۆر بکە ئەشێ تاکێک خۆی بگاتە ئەو شوێنە لە ڕێگەی پەیوەندی کەسیەکانیانەوە بەڵام ئێمە ئەمانەی وەکو دامەزراوە ڕۆڵ ببینێ چکە تۆ زانکۆ یەکێکە لەو دامەزرا گەورانی کە بەها کۆمەڵایەتەکان دروستەکە بەها مرۆیەکان دروستەکە تۆ لە دروستکردنی ئەو بەها کۆمەڵایەتیانە لە پۆستە باڵاکانیان لەسەرەوەی ئەو دامەزراوە ژن نبینی ئەیکەواتە ئەو بەهانەی لە کۆمەلگای ئێمە هەیە ئەمە ڕێگوا پێماڵە ئەو بەهانە هەموو بەهای پیاوانن کە لە کۆمەلگای ئێمە هەیە یعنی کە ژن ڕۆڵی ژەبینێ هەمیشە جارێکە ئەچێتەوە ژێر سێبەر لە سێبەرها ڕۆڵ ئەبینێ ئێکەواتە ینی ئەوە خۆی لە خۆیدا خەتای ژنیش نییە ژنیش خەتابار نییە لەوەی ئەزانی ینی زۆر جار ئەمێ لەم پرسیارە ڕزگارم بێت چکە زۆر جار شتەکە ئەخرێت و ملی ژن خەتای ژنە وای کردو خەتای ژنە هەر کاتێ یاسا دەرچوو هانیە پاڵپشتی کردی ژن کەم ئامادە بوو ئەو کاتێ ئێمە بوو تا ئێستا ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە ناو پەرلەمانە نەبوونە هوی ئەو یاسایەکی ئەوە دەربچێ ئەوە کێماسی نییە یعنی ئەوە بێت ئەو پرسیارە ئاڕاستی ئەوان بکەین دواتریش من هەستەکەم بە شێوەیەکی گشتی چه ئەندام پەرلەمان چ ڕێکخراوەکان چ کۆمەڵگەی مەدەنی زیاتر ئیشیان لەسەر چینە گشتەکەی کۆمەڵگا کردووەکەوەی کە
زیاتر سەرکوتەکرێت زیاتر لی ئیرێ زیاتر ئەچەوسێتەوانێ ئێمە هەمیشەوا تێڕوانینوان هەیە ئەوەی کە بۆ بە مامۆسای زانکۆ ئەوەی کە بۆ بە پزیشکێک ئەوەی کە گەشتۆتە ئاستێکی خوێندن بە ڕوانامەکەی ئەوە کێشەی نییە لە کاتێکە ئەو کێشەکانی زۆر قوڵترە ململانەکانی قوڵترە تۆ لە ئاستی کارەکەتە ئەبێ هەمیشە بۆ بەرامبەرەکەتی بۆ خوێندکارەکانە بۆ سەرۆکی بەشەکەت بۆ سەرۆکی کارەکەت بسەلمێنی کە من وەکو تۆم و ئەگەر باشترە بم خراپتر نیم بەڵێ لەوێ دەرێ خویا دەبە کو تەلارخان خاتونە لە تەنیشتاوێ دناو گوتنین خۆدا دەبێژن ئەو یاسا و ڕێنماین کو هەنە مایێوان دەمێوان بسەردا چوویە ئەکسپایر بوونە دەبێژن یاسا و ڕێنمای ئەدامن دەبێژن ببە سەرۆکیە زانکویە ژن ببە ڕێڤەبەر ژن ببە خودی بڕیار لە هەر جیەکی لە هەر ڕێڤەبەریەکی لە هەر دەستگایەکی لە هەر زانکویەکی ئانکو نابێ ji astê wê yê perwerdê rewşenbîrî seqafî were kêmkirin ji ber ku jin e li keleka wê jî dibêje eger jin bibe dayîk ku mamosta zankuyê be divê ez yasayekê danim ku zilam jî li keleka wê zarokê xwe xwedî bike eger kêm jî be 6 meh jî bin divê derê berdewam dike. Em behsêvan kêmokasiyan dikin di parvekirina post û pleyan da di zankuyên Herêma Kurdistanê de her wiha ciyawaziya regezî di nîvbera jin û mêran da meyne û nêrîne da di nav zankuyan da di nav Cergê Silêmaniyê da di paytextê Rewşenbîr da ku bo vî bajarê bi dirêjehiya dîrokê bi sedan rewşenbîr û nivîser û şaîr mane û heta roja îrokê jî bandûra civakî perwerde û keltûrê hêşta jî maya xilas nebûye. Me li ser gelek xalan nîqaş kirin bandûra malbatî perwerdê ayîn û civakî aniha dixwazim ji rûyê yasayî ve hin pirsan li ser vê meseleyê ji mamosta hîwa bikim. Mamosta hîwa divê di yasayê da di rênmayan da çû bihê guhartin çi guhartinek bête kirin heta ku jin meqdûr nebin di wergirtina postan da di rêvebirinê da di ew ciyawaziya regezî nemîne. بەڵێ سوپاس بۆ ئێوەی بەڕێ سوپاس بۆ کەناڵی کوردستان 24 لە ڕاستیە ئەگەر باس لە دۆخی ژنان بکەین لە کۆمەڵگای کوردەواریە و لە پۆست و پلەپایە ئیداری و سیاسیەکانە ئەبینین یعنی لە دواییە لە هەر کایەیەکە لە هەر بوارێکە وەریگری ڕنگدانەوەی کۆی ئەو چوارچێ و گشتەیەکە لە کۆمەڵگای کوردیا هەیە کە دیارە عقڵێتێکی پیاو سالاری عقڵێتێکی نێر سالاری باوە زۆر جار یعنی ئەتوانین بە چەند ڕوویەکە بڵین بە ڕوویەکە یارمەتی دەر نییە یاساکان یعنی یاساکان تا ڕادەیەکە تا ئێسەشی لەگەڵا بێ ئەوەی بە کێشەدا نەناوە کە ئافرەت وەکو پیاو بە هەمان ئاستی پیاو بە هەمان شێوازی پیاو بە هەمان گوڕوتین و کەفاەتی پیا و بەشداری هەبێ لە دام و دەستگاکانە یعنی ئەمە هەستەکەی ئەسڵەن یاساکە کێشەی ئەوەی نییە بۆیە کێشەکە لەوە دروسەوێت کە ئەمە وەکو مشکلەیەکدا نەنراوە هەتاوەکو چارەسەری کڕێ یعنی ئێستا بۆ نمونە ئێمە گەرباسی زانکۆ بکەین لە عێراقا یاسایەکمان هەیە پێوترێ یاسای خزمەتی زانکۆیی ژمارە 23 ساڵی 2008 ئەم یاسایە تەمیزی نەکردووە لە بینی ژن و پیاوە یعنی کە چوارچەوی تەطبیقی یاساکە ئەخوێنیتەوە ئەڵێ ئەم یاسایە جێبەجێ ئەکرێت بەسەر كل شخصین یعنی هەر کەسێکە کە پێناسەی فەرمانبەری خزمەت ڕاژەی زانکۆیمان بۆکە ناوێ ئەبێ ژن بێ یا پیاو بێ ئەو خاتونێ لە تەنش داوێ بچێتە پەرلەمان گۆڕانکاری لە یاساکان بکە لە ڕێنماکان بکە کەوابێ مادەم خۆتەڵێ مشکلە لە یاسا و لە ڕێنمانیە لە تەطبیقە مشکلە لەوانەیە هەندێک جار لە حزبە وانە ئەو فەرقیە دروستەکە دەبێت چی بکات لە پەرلەمان بۆ ئەوەی ئەو بکەوێتە ناواقع حاڵ یعنی تطبیق بکرێت جێبەجێ بکرێت ئەو یاسا من یعنی وای ئەبینم ئێمە دوو ئاستمان هەیە یەکێکیان ئاستی تەشریعی یاساکان یەکێکیان ئاستی جێبەجێکردنی یاساکان پێم وایە ئەگەر یعنی بۆ نمونە یاسای باری شارستانی کە ڕێکخراوەکانی ژنان یا یاسای بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ئافرەتان یا عنفی ئوسەری بە شێوەیەکی عام هاتە بواری تەشریعەوە یعنی وەکو یاسا ئیشی لەسەر کرا بەڵام لا ئەزال ئەبینی لە تەطبیقا لە تەنفیذا مەشاکلی قورس و تا ڕادەیەک ئەویسەیە بۆیە بەڕێی من کێشە ئەوەنەی لە تەنفیذی یاساکانایە لە تەطبیقی یاساکانایە لە تەشریعی یاساکان نیە ئەگەر چی من لە دیوە یاسایەکە وەکو ئەکادمی ناتوانم قسەکەم چکە پسپۆر یاسام نییە و
مامۆستا لێرە دانیشتووە دکتۆر هیوا بەڵام من جارێکی تر ئەڵێم وەک پێشتر مناقەشەمان کرد کێشە لە یاساکە هەیە ئەگەر یاسا تەنزیمی مجتەمەعەکە تۆ کۆمەڵگایەکی هەیە ئەم هەموو ژنە بڕوانامەی هەیە لە ناو زانکۆیان هەن بوونیان هەیە کەسێتیان هەیە تۆ ئاوڕی لێ نایتەوە بە یاسا جێ بۆ بکەیتەوانێ بە یاسا پێگەی خۆی بێتێ کەواتە بۆچی کێشە لە یاسا نییە بەڵێ من ئەڵم جارێکە کێشە لە یاسا هەیە یا هەر نەبێ ئەگەر کێشە نەبێ ئێمە کۆمەڵی یاسامان هەیە دواتر جێبەجێ ناکرێت ئەمەش خۆی لە خۆی کێشێت تۆ بێ بەدووادا چۆنی بۆ بکەی ئەبێ هەڵسەنگانی بۆ بکەی من لەسەر وەرەقە یاسایەک ئەنووسم و دواتر کەس بەدوایە ناچێت بۆ کێشە نییە ئەبێ لایەنی پەیوەندیدار ئەبێ پەرلەمان ئەبێ لیژنەکانی ناو پەرلەمان لیژنە پسپۆڕەکانی ناو پەرلەمان هەرێک بە پێی پسپۆڕی خۆی بە دووادا چوونکە بزانێ پێگەیژن لە هەر شوێنێکە لە هەر فەرمانگەیەکە لە هەر دامەزراوەیەکە لە هەر وەزارێتەکە پێگەیژن چۆن و بە چه ئاراستەیەەکە براوە شتێکی تر بەڕاستی ئێمە بیرمان نەبوو واسیکەین جگە لە یاساکان ئەو ژنانێکی ئێستان هەنیە جار ئێمە ئەڵێ لە کۆمەلگای ئەوە نییە ڕاگرێکمان هەیە دوو ڕاگرمان هەیە ئەو ڕاگر و دوو ڕاگرانی کە هەمانن ئەو کەسانی کە لە پۆسەکانە هەمانن زۆربەی کات ژنێکن بە ناسنامی پیاوێک چۆن پیاوێکی لە پشتەوەیە ژنی فڵانە خوشکی فڵانە کچی فڵانە کوڕی پوری فڵانە لە نێوان ژنێک و ژنێکی ترا لەوانێکیان زۆر بەتواناترا بەسی کەس نییە پاشکۆی کەس نییە پیاوێکی لە پشتەوە نییە بۆی ئەم پراوێزە خرێ بەڵام ئەوەی دوو هەمیان ئەبێ بە شتێ بەێ ئەم بەحسێ جوداهیە ڕەگەزیت کەین ینی جوداهیە دکاردا پارڤەکردنا پۆستاندا پارڤەکردنا بڕیارێدا ژنک و خودی بڕیار بیتن خانمێک لە تەنیشتاتەیە ڕازاوخان یونیڤرسیتی خلاص کردە کولیژە خوبداوی ئانیە ئانها دخەبتە مەسەلەن چ کریە سەبەب چ بووە سەبەب و خانمێکەوە کیوێ یونیڤرسیتی خلاص کردە ئانها لە جیەکی خەباتێت کە و دوورە ژێ ئاستێوێ ڕەوشەمبیری و سەقافی مەجبور بووە لە جیەکی وسا بخەبتیتن ئەگەر خاتن تو بخۆ بێژی ینی چ تو مەجبور کریە ئانها تو لەوێ دەرێ بخەبتی مەسەلەن هەموو کەسێک لە مناڵێەوە حەزێکی تایبەتی هەیە حەزەکە کە گەورە بێت ببێ بە شتێک بۆی بتوانێت لە کاتی گەورەبوونیان خزمەتێ بە کۆمەڵگا بکات تۆ کە شەش تاو ئەەکەیت عنی شەرت نییە ئەوەی تۆ حەزت لێتی لەو بوارە وەرگیرێت بەس کە جامیعەت تاو ئەەکەیت ئیتە لەو کە جامیعەت تاو کرد شەرت نییە ئەو ئیشە دەستکەوێت کە لە بوارەکەی خۆتایە بۆیە پەنا ئەبیتە بەر ئیشێک کە هەرچەنە لە بارەکەی خۆشتەوە نزیک نەبێت بەس تۆر حەزەکەی لە ماڵەوە دانەنیشت بۆچی خوێندنت تاوا کردو حەزەکەی بچیتە دەرەوە لە گەڵ خەڵک ئاشنا بیت کۆمەلگا بناسیت بەس کە تۆ ئیشت نەکرد لە ماڵەوە داخراوە بیت عنینا لەگەڵ کەسا ئەتوانیت هاوڕێتی بەستی تەعامل بکەیت بەس کە لە دەرەوەیت چەندەها خەڵک ئەبینیت لە بیر و ڕای جیاواز لە کەسی سەقافەت ئەنواع خەڵک ئەبینیت بۆیە کە ئیش ئەەکەیت هەست ئەەکەیت لە کۆمەلگایك جێگەت هەیە هەند شوێنێکت داگیر کردووە بۆیە هەست ئەەکەیت هەیت. خاتۆ چۆنی ئەحواڵێت باشیت سپاسگیانەکەم خاتۆ تەلار لێرەیە خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی کوردستان دەمانەوێ بزانین تو باوەڕی بە ژنێک هەیە بچێتە پەرلەمان یان نە باوەڕم پێ هەیە بەڵێ تو چی ئیش دەکەی لێرە خەریکی چی من لێرە لەم ستاندەم یاری مناڵە نەفرۆشم تو کوێ زانکۆ خوێندنت تەوا کردووە نەخێر تەواو نەکردووە بۆ چونکە ناوم هاتەوە بەڵام چوومە بەشەکە وتیان هیچ بنەمایشی نییە هیچ داهاتۆیشی نییە پاخۆی سەرۆشی بەشەکە پێیوتم بە ئەهلی بخوێنە و پارەکەی زۆر بوو نمتوانی ئەوە ڕێک ئەوەی کە ئەمێ ئیشی لەسەر بکەم ینی ئێستا وای لێ هاتووە خەریکە خوێنی باڵا ئەبێ بە بازرگانێکی تەواو ئەبێ بە بزنسێکی تەواو ئەبێ تەلەبەکە پارەی هەبێ بۆ ئەو بەشێکە خۆی ئێوێ بخوێنێ ئەم یاسا لەسەر چه ئەساسێ دانرا بیر لە چینی ناوەند و هەژار کراوەتەوانێ ینی ئەگەر وا بە ئێمە ئەو خوێندانی کە باشن ئەو پسپۆڕانی کە باشن تابەت یەکەن بۆ کەسانی کە ئیمکانیەتیان باشە کە دەوڵەمەە تو لە دامەزراندنە لە ناو حکوومەتە جیاوازی دەبینی لە نێوان نێرومەیە ینی ڕێژەی دامەزراندنی مێ لەگەڵ ئینێر جیاوازیەک دەبینی کەمترە زیاترە وەکو یەکێ چ دەبینی وڵای بۆ ئەویان نازانم بەس ئۆکو باسێکە ناڵێن
یعنی تا کچ بێت باشترە و وەرگرتنی تەنها بە زۆریە یعنی شتەکە و کوای لاتە بڵی ناچاریە کە ئەگەر بەشەکە کەم بێ بە ناچاری ئەتخەنە ئەو بەشەی کە تۆ ناتەوێت و ئەنجارە ئەو 50 بەشیش بۆ تەلە بەدانراو ئەڵێ بێ 50 بەش پڕکەیتەوە بەڵام ئەوە بۆ ئێمە زۆر ناخۆشە چکە 50 بەش هەنێک هەیە دەرەجەکەی هەر ئەوەنش ناکات. ئەگەر ژن بخۆژی یاسا و ڕێنمایان بنویسە دەبەک و هزلام جێبەجێ بکەن دیسا ترسێک دەردکەوە هۆڵێ دناو جوواکیدا دناو جوواکێکی قەپاتدا دناو جوواکێکیدا کو زێدە باوەڕیەوان بشیان و دبنەرە دە بەهەبوونا ژنێ جارنانینە کی سوجبارە کی خەتەبارە پەروەردەیە جوواکە هەردوونە هون بڕیارێ دەدەن کاکیژانن لێ دناو بڕیاردانێدا دزانکویاندا قوتابیên di nava zankuya da ew ciyawaziya hey duwergirtina postan da duwergirtina biryarê di dana biryarê da kî dê biguhere ew xanim dibêje ez ê birêyan ya yasayê û birêya rênmayan wan teva jî biguherim dibêje hûn baweriya xwe bidin min em jî jê re dibêjin êdî biryar ya gele gel biryarê dide kawekî helbijêre jînû helbijartin dîsan li Silêmaniyê dibêje amanetî Xwedê bin. Malava.